مەسەلەکە مەسەلەی یاسایی بی ئەوەی کە یاسا دەستچێنی ئەندامی یەکێتی بی ئەندامی هەر لایەنێک بی ئەوە تەبیعیە بەڵام ئەگەر گرتنی ئەوانە تەنها لەبەرەوەی چالاکەوان و ئەکتیوی سیاسین حەماقەتێکی سیاسیە علاقاتی پارتی و یەکێتی بەداخەوە بۆ نوع شتانە زۆر باری قڕوس دەکرێت و من پێم وایە دەبێ ناکرێت لە هەرچێخ لایەنێکمان چار دەنگمان زیاتر بێ هەوڵدەین پاشا گەردانێک دروستکەین ئەگەر شتەکە یاساییە پێویستەوە پێ ئەکید لێ دەکۆڵنەوە تاقیبی دەکەینەوە بەڵام من دقیق نازانم لەسەر چیە تەنها دەڵێم ئەگەر لەسەر بنەمای دژایەتیکردنی یاسایە حەق خۆیانە دام و دەستگای ئاسایش خەڵک بگرێت ئەگەر تەنها لەبەر ئەوەی یەکێتین بۆیە حەماقەتی سیاسیە پێویستە سەرکردایەتی سیاسی سەرکردایەتی پارتی عقوبەی ئەو نەوە کەسانە بکەن